هۆی گشتی ئەو پەڕاوانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ماوەی 4 ڕۆژی جەژن تۆمار کراوە، بریتە لە 22 پەڕاوی لێکۆڵینەوە کە بۆیانەوە 22 کەس دەستگیرکراون و 9 کەسیان لە کاتی ئێستا بەندن لە بەندیخانەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە و ئەوانی تر بە بارمتە ئازاد کراون. 10 پەڕاوی لێکۆڵینەوەیان تایبەتە بە شەڕکردن و 1 پەڕاویان تایبەتە بە خۆخنکاندنی کچێکی تەمەن 13 ساڵ کە لە دووەم ڕۆژی جەژن بەداخەوە لە گەڕێکی فەرمانبەران لە گەڕێکی دەواازە ببورن لە پارێزگای هەڵەبجە خۆی خنکاند و کۆتایی بە ژیانی خۆی هێنا، بەداخەوە کارەساتێکی ناخۆش بوو لەم جەژنەیە کە ڕوویدا بوو. 2 پەڕاویان تایبەتە بە زیانگەیاندن بە ئۆتۆمبیل کە 3 هاوڵاتی لە سەیرانگەی ئەحمەداوا زیانیان بە ئۆتۆمبیلی چەند هاوڵاتیە گەیاندووە، تای ئۆتۆمبیلەکانیان تەقاندون و ئەو 3 کەسە دەستگیرکراون و لە کاتی ئێستا بەندن لە بنکەی پۆلیسی خوڕماڵ و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ ڕێکخراوە. 1 پەڕاویان تایبەتە بە دزیکردن کە 2 کەس هەستاون بە دزینی ماتۆرسکیل و لەلایەن بنکەی پۆلیسی هەڵەبجەی شەهیدەوە بەندکراون لە کاتی ئێستادا.